چاندنی مەرەزە سەرەتا عەرزەکە ئەکێڵیت بە زۆر نە دوای ئەوەی ئەو ساکە کۆن کە وەکو ئالیات نەبوو بەدەسەکرا بە خاکە ناس بەڵام ئێستاکە لەبەرەوەی ئامێری پێشکەوتواتووە و بە عادی لەیەکرێ ئێستاکە یان بە لێدەر دوای ئەمەی بەس دەم گۆلەکانە دیسا زۆر ئاسانە ئێستا چاندنی مەرەزە دوای ئەوە لە مانگی 5 ئەکرێ مەرەزەی ساردە لە مانگی 5 ئەکرێ هەتاکو و کۆتایی مانگی 6 بەس مەرەزەی گەرمە لە مانگی 7 دەست پێکات ئەم مەرەزەی منە جۆری مەرزە گوڵسپیە ساردەیە ئێستاکە لای ئێمە مەرەزەی ئەم گوڵسپیەکرێت گوڵسوورەکرێت ناسکەیەکرێت و ئێستا بەرازیلی هاتووە فەوری پێڵێن بە 3 مانگ پێگات ئەو شکل مەرەزەی گەرمە ئەمبەر بۆ ئەو بۆندارەکەی ئەو مەرەزانەکرێت لای ئێمە وەڵا لەمە باشتر ئەم مەرەزە بە ڕێژەنە ئەم گوڵسپێ و مەرەزەیەکە و برنجەکەشی خۆشە زیاتر ئەمە خەڵک لێ کۆشێتم جا گوڵ سوورەکەش جوانە مەرەزەیەکی زۆر جوانە گوڵ سووریش بەس خەڵک زیاتر لەمە کۆشێت بەنسبەت هەرەوەزی ئێمە هەمومان بە تایبەتی شارە زۆر ڕۆحی هەرەوەزیمان هەیە ئێستا ئەم گەنجانە کە لێرە کۆبوونەوە بڕۆ ناکەم یەک کەسیان بە مەسەلەی مادی هاتوون بۆ ئێرە ئیش بکەن بە خۆیشم و بۆ ئەم برادرانە هەمویان کۆمەڵێکیان هەر ئیش و کاریان بۆ بەڵام لەبەرەوەی کە ئەم کاکە سوورێنە کەم کوڕی مامەی دایکی منە تەلەفۆنی بۆ کردوینمانە بە سەرچاو هەمومان حازر بین بەم بەیانی زۆر هاتوین ئێستا درەوی مەرەزەی بۆکەین ئیتر لێرا بەڕاستی لە شارە زۆر ئەو شتە هەیە یانی هەرەوەزی بە تایبەتی لێ لاو خزم و کەس و کار و دۆس و ڕەفیقایەتی ئەو شتانە هەر هەیە من مناڵ بووم لە دێکەی ئێمە کە چەند کیلۆمەترە لێراوە دوورە بەبیرم تێ ئەنوود ئەوە ماڵی فڵان کەس ئەمڕۆ سەربان خۆڵتەیەکەن بەجارە 20 کەس بە باو باپیری ئێمە هەمویان کۆ بن و یەکسەر مەکینە و عەرەبانەیان هەورد خۆڵیانە برد ئەو سەربانیان ڕێکوپێکە کرد ئیتر ئێمەش چاو لەوانەکەین خۆ ئێمەش هەمومانە بێ لەسەر ڕێچکەی باو باپیرانمان بڕۆین بە ڕێگا و ئەگەر بتوانین ئەم بەردەوامی شتێکی زۆر زۆر باشە ئێمە لە باو باپیرانمانە بۆمان ماوەتەوە من جاران لە لاجێکی خۆمانەوە هاتین لێرە خەڵک پەموویە چنیان وەڵا با بچین فڵان کەس پەمووە چنێ با بچین یارمەتی بدەین هەمووی هەرەوەزی بوو لەو سەردەما بە جۆماڵی جۆگەکانەوە بە مەرەزەوە بە گۆلبڕینی مەرەزەوە بە هەموو شتێکەوە کە لەو کاتا کراوە گیانی هەرەوەزی بۆ ئیسا ئەم گەنجانە شەمویان چاو لە باوکو باپیری خۆیانەکەن کە هاتوون ئێستا هاوکاری کاکە سووریانەکەن بۆ ئەوەی بتوانن مەرەزەکەی لە باران تۆزێ زیاتر باران لێ نەدا باشترە زیاتر تەواوی بکەین و نەجاتی بدەین و بیباتە بازاڕۆ والله گەک سەماوی ڕاستی بێ ئێمە سەرەتا بەدەڕاستەکردمان ئەو خواری بەدەڕاستەکردمان لەبەرەوەی عەرزەکەی وش بوو سەبەوەی ئەمە عەرزەکە زۆنگە وشک نابێتەوە و ترسی بارانمانەوە کاتی پەڵەیە ئەوەی ڕاستی بێ مەجبورین گەلمان ئەوە تا هەرەوەزی ئەم برادەرانە قەوم و کەسی خۆم بنەمیان هاتوون بۆ یارمەتیم و تە قەراری شاڵێن ئەژدەی مانگە تا 20 مانگڵێ بارانە بارێتەوەی زیادرکردنی خستینێ تەزینەوە ترسەوە وەوە دەڕاستەکەی شەلەوێ سێن بە کە درەوما کردووە و مەکینەتی کێشین و ئەدێنە دەم دەڕاستە ئەوسا بەس وانە بوو ئەوسا بەدەست ئەڕناوە دوایەوە کێشە ئەکرا و عەرزیان بۆ سواقەدا و جوان تەسویانە کرد عەرزەکە بۆی و دوایەوە مەکینە گێریە کرد کاک سامان بۆ دەڕاستەکە ئەگەر ساکە دەڕاستەکە بوێت ئەم خەڵکە ناخەمە عەزیێت کە دەڕاستەکەیش نەیکرد ناچار ئێمە بۆ گیانی بۆ گەلی هەرەوەزی ئیمڕۆ من درەوم بێ بەیانی ئەو بۆ ئیشێکی کەی بوێ بۆ نمونە گڵێوانی خانووە یا هەر ئیشێکی تر لە ئیشەکان کەیتر پێویستی بە من بێت من بچم هاوکاریکەم دیوارە خانووکردنەوەی هەرچۆن بێ ئێمە ئاوای ئەوە گەل بەگەلە هۆکاری سەرەکی حکومەتە هۆکاری سەرەکی نەمانی فەلاعات حکومەتە کاک سامان حکومەت بەیانی پێشمەرگەیەکم بۆ نمونە من 500,000 بەس کەورە
پۆلیسە برادەریەکەم ملیۆن و 200 هەیە دەی ساڵەکە حسابکە 15-20 ملیۆن دەی لە فەلاعەتەکەش عەزیەتیشی ناوێ و شەو ڕۆژە 2 ساعت حرەسیاتێکی احتیادی زۆر ئاساییە لای ئیجا بەس نام لەبەر خۆرا ماڵم ناڵخەمە عەزیەت و بەرەو بوومێکی ئەجا ئەو مسەوگەریشە ئەم لە 100 مسەوگەر نەوێت ئەو لە 100 مسەوگەرە مەعاشەکەم بەسی بڕۆهای لادە مەعاشەکەش نەماوە و حکومەتی هەرێمیش ئەگەر هەر پۆستەکان لە خوانیسا وەزیری کشتتوکاڵی خۆیان وایە لەوەچە باشتر زیاتر هاوکاریەمەی کردایە ئەگەر حکومەتی هەرێم وەزیری کشتتوکاڵینی پارتی بووە یامی یەکێتی بووایە زیاتر لەوە هاوکاری خەڵکیان کردایە ساڵان بۆی خۆیان و سیارەیان نار بۆ جوتیار ئەویش بەس بەڕێ واستەیاندا بە خەڵک لەناو خۆیانە بۆ کەسەکانی خۆیان ئەوسا وەزیری کشتتوکاڵێک داناوە بەڵێ وەزیری کشتتوکاڵ بەتەنیا چی بکات کە مادێکی بەدەستۆنەوێت هەڵکە من مادەم بەدەستۆنەوێت وام کرێ کار بگرم ئەتوانم خەڵک بێرم نیۆڕۆنانی بەمێ ناتوانم دەڕاستە بگرم ئەگەر مادەیەکم بەدەستۆ نەبێت بەس وەزیری کشتتوکاڵ ئەمڕۆ هەیکەلێکە دایناوە حکومەت ناتوانێت هاوکاری بکە مادەی بۆ سەرفکە ئەوی سەرفێکە مادەکە بۆمان بەس ئەو کەیکی پێ نەکرێت خۆی کاورە بیرە نەوتی نییە بڕوات پارە بۆ من دابین کات لای شارە زۆری خۆمان لەوەچە خۆشی باشتر بزانین لە شارەزوی خۆمان لە هەموو شوێنێ باشترە وەکو ئەمە لای خۆماوەکو کولتوری کۆن ماوەتەوە لەخوا بێوەزەوە هەر نەک لە ئیشا لە کاتی تەعزیە لە کاتی خوا نەخواستە نەخۆشیە لە کاتی خۆشیە هەمومان بەدەم یەکۆی لادیەکان زۆر زۆر لە شارەکان باشترن لادە نشینەکان باشتر تا شارەکان ئێستاکە با ئەوە گومانی جار نانی خۆش بۆمانێ بۆ کێ خۆی ڕاستە لەخوا بێجزار نان زۆرە هەموو ماڵە نانی وە زوو نەما بڵێ وەڵا نان نییە و وەڵای سا لەخوا بارە وەڵا نیوەڕەوە فڕوجا و برنجی کوردی و ئینشەڵڵا و خوا بیکەوە قسمەت دوای ئەمە کە ئێساکە منم درۆم کرد دوای ئەوەی کێشین ئینشەڵڵا و بێ زوو لێ بینەوە ئینشەڵڵای کێشین و دوای ئالوێ ئەیدەن لە دەڕاستە دوایەوەی کەی دەمەکینەوەی بین بەسەر خەرمان ئەوێنە شوێنێکی محکەم لە بەرەوەی بایانی دوبای بارانباری لێ نەدات لێ بڵاوەکەینەوە و تا وشکی بەدە وشکیش بووە ئەمجا کۆینێری بۆ ئاشامەی فرۆشین یام ئەینێری بۆ ئاش ئینشەڵڵا بە سلێمانی ئارە وەڵا دوایێتە بە فرنجویتر بە کەڵە شێری کوردی و قەل و